إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. إيمان داراني خوشويست، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن پیروزاي فرميو، وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وهر لا دانيك للريبازي في غمر صلى الله عليه وسلم نقبتي وسر لشيوان وبدعاية لدنيا بو خاونكاني وبو اوانشي شوني او كسانا اكون نقبتي وبدبختي ولقيامتي شا سرنجام يا اقري جهنم اخوا بنامان دا وبناي ايوش بدا ان شاء الله تعالى. ايمان داراني خوشويست، من وتم لما نجيك پیغمبری خوا صلی الله علیه وسلم تیا لدایک بووە و هەروەها لەم مانگەشی کە تایە وەفاتی کردووە کە مانگی ڕەبیعی یەکەمە. باسی سێ ئایەتان بۆ یەکەم کە ئەگەر ئینسان لەو سێ ئایەتە تێبگا بە جوانی ئەوە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە جوانی تێئەگا و بە جوانی پێغەمبەری خوا ئەناسێتەوە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا دەربارەی ئەفەرمێ لسورة أنبياء آيتي 107 وما أرسلناك إلا رحمة للعالمين. شنو تارك لسر أنبابة تشوين. وهروها لسورة القلم أخوي تعالى درباري محمد المصطفى أفرمي صلى الله عليه وسلم وإنك لعلى خلق عظيم. أيش شن خطبيك لسري تشوين. أمرو كوتاي بابة كمان بأم آيتا تواوى كينك أخوي تعالى لسورة الأحزاب آياتي بستويك أفرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بيقومان خوش بسكانم مروفايتي كأخوي تعالى خلقي كردوا لسر زويا دائم بيويستي بسر مشقية لهمو زمانێکە مرۆڤایەتی پێویستی بە سەرمەشقێ. ئەو سەرمەشقانە خاوەن بانگەوازیەکن کەوا ڕێنمایی خەڵکی ئەکا. ئیتر جاری وا هەیە ڕێنمایەکە بەرەو جەهەنەمە، خوا پەنامان داوە جاری وایش هەیە بەرەو بەهەشتە. ئەگەر سەرمەشقەکان خوایی بن، یعنی مەزدەر و سەرچاوەکەیان خوایی بێ، ئەوە بێگومان خەڵکی بەرەو بەهەشت ئەبا. و ئەگەر ئەو سەرمەشقانە سەرچاوەکانی دنیایی بن، شەیتانی بن، ئەوە بێگومان دیارە خەڵکەکە بەرەو ئاگری جەهەنەم ئەبن. خوای تعالى لقرآن پیرۆزە لە سورەتی ئەنعام ئاەتی 90 ئەفەرمێ ئولئیکە الذین هەدە الله فبهداه مقتده. خوای تعالى بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ پاش ئەوەی کە باسی پێغەمبەرەکانی تری بۆ ئەکا، ئەفەرمێ ئەوانن کە یعنی ئەو پێغەمبەرانن کە خوای تعالى ڕێنمایی کردن، یعنی سەرچاوەی خواییان گرتووەتە بەر فبهداه مقتده، تۆش شوێنی ڕێبازی ئەوان بکەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم. يعني اوان بسر مشقي خود لا رجاي هدايتها لناو همو مروفايتيا خوي تعالى بيغمركاني هالبجاردوا وبشيويك هالي بجاردون كخوي پروردي كردون وكو خوي تعالى درباري موسى عليه السلام رسول إخوة أفرمي واصطنعتك لنفسي، يعني من خم دروستم كردوا وخم بيتم قياندوا وبوشي او پێتم گەیاندووە کەوا بشێی ببی بە قودوە و سەرمەشق بۆ خەڵکی. دیارە لەناو هەموو پێغەمبەرەکانیشا خوای تعالى هەندێک لە پێغەمبەرەکانی هەڵبژاردووە کە زیاتر و زیاتری پێبەخشیون لەوانی تر،
وفضل بعضهم على بعض كأوانش رسل بليك لأنبياء بسروترة خواه تعالى بيامي كتابتي بيداون بومروفايتي ولناو الرسل شاخواه تعالى بينش بيغمريال بجاردوا كردوني بأولو العزم بيغمر نوح باوكي مروفايتي بوجاري دوهم وهروها بيغمر إبراهيم وبيغمر موسى وبيغمر عيسى وبيغمر محمد صلى الله عليه وعلى جميع الأنبياء والمرسلين. بيغمر إخوة صلى الله عليه وسلم لنا أولو العزم أويش زياتر تايبت منديك بيدراوة بيبخشراوة بويا بيغمر إخوة صلى الله عليه وسلم سيدي ولدي آدم واتا قوري نوكاني آدم عليه السلام رسول الله صلى الله عليه وسلم خواه تعالى بتايبت محمد هل بجاردوه وكردويتي بقدوة بو خلقي آخر زمان لپاش پیغمبر عیسی پیغمبری ترناتوه و دوای او خواه تعالى دوای نزیکی 570 او نسال خواه تعالى پیغمبری کی تر اهینیت الدنیاوه یان ديت الدنيا يعني لدايك به و دوای 610 سال خواه تعالى ايكابه پیغمبر كمحمد صلى الله عليه وسلم وايكابه قدوي همو عالم همو جهان تاك وتا زمان بو خواه تعالى فرمي لقد كان لكم اي مروفايتي بو ايوا لقد كان لكم في رسول الله لمحمد پیغمبر خواه أسوة حسنة باشترين سرمشق هيا بو أو كسانيك لمن كان يرجو الله بو أو كسانيك أميديان أويا بقرنو بو لاي خواهي تعالى بالرسولي بالرسبيتي واليوم الآخر وتماحي روجي قيامتيان هيا لقيامتا برز بن أهلي بهجد بن وذكر الله كثيرا وبو أو كسانيك زور زور ذكري خواهكن ويادي خواهكن پیغمبر صلى الله عليه وسلم سرمشق بوها ممروفايتي و اوي لحرچي پیغمبركان هيا لپیغمبري محمد صلى الله عليه وسلم پیغمبري كوتا زمانه هيا بزيادة نكبكم بزيادة نكبكم ام قصة لمن وربقرن وزوريش قرنجة دائما ام قصة لبير بي حرچي چاكو فضل هيا حرچي چاكو فضل هيا لهر پیغمبريك لپیغمبركانا هبوا لمحمد صلى الله عليه وسلم ككوتاي پیغمبرانا كسيدي ولدي آدم هيا بزياتر ونكبة كمتر بزياتر ونكبة كمتر اما زور زور قرنقة ام قصية دائما اما بيزانين يعني عيسى عليه السلام نمونيك او جوانترين نموني پیغمبراياتيه بلام پیغمبر صلى الله عليه وسلم حتى صفات عيسى هيا تياها هيا بزياتر هروها موسى هروها إبراهيم باوشي هروها نوح عليه السلام وهروها همو پیغمبركاني تر جاء من زور زور قرنقة اما بيزانين لبر او خواهي تعالى بو مروفايتي كوتاي پیغمبران ان يريك محمد صلى الله عليه وسلم وايكاب سرمشق بو همو او كساني كوا هوايان هيا خواليان خوش بي وحزكا للروج قيامتا روسبي بن روسور بن وزور ذكري خواهي پروردگاركن لچيا محمد صلى الله عليه وسلم قدوه بو مروفايتي لپيوندي مروفايتي لقل پروردگاريا لقل خالقكيا لقل الله ولا پيوندي مروفكان لقل يكتريا هل سكوتيان لقل يكتريا محمد صلى الله عليه وسلم لپيونديها لقل خواهي پروردگارا خوش يسكانم لأو عابدتر قط نبوه لأو خوا پرستر قط نبوه اوي پیغمبر کردویتی لخوا پرستی هر نبوه و نکراوه بوی قدوه و سرمشق که خوا بپرستی بجوانترین شیوه وعقيده وبيرو باوري پیغمبر صلى الله عليه وسلم واوي که پیغمبری خوا هنایتی پاکترین و پخوترین عقيده وبيرو باوره واخلاق الروشتي پیغمبری خوا صلى الله عليه وسلم لوتكي همو اخلاق الروشتكانا كخوا ناردويتي بو مروفايتي وباخلاقي جواني دانا ولا نا مروفايتي جاء اما زور زور قرنقه زور قرنقه
معاملەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵسوکەوتی لەگەڵ پەروەردگاریە لەوەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم باشترین قودوە یعنی تۆ حەزەکەی سێ کەس هاتن بۆ ماڵەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری عیبادەتی پێغەمبەریان کرد لە خێزانەکانی رسول الله صلی الله علیه و سلم یەکێکیان پرسیاری شەو نوێژی پێغەمبەری کرد یەکیان پرسیاری ڕۆژووی پێغەمبەری کرد یەکیان پرسیاری هەر یەکێک و پرسیاری شتێکی کرد ئەمانیش وەڵامیان دایەوە ئیتر وەکو بڵێ بەکەمیان زانی وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا لە گوناحی پاش و پێشی خۆش بووە یەکیان وتی من ئیتر لە ئیسەوە دووە حتا بمێنم هەر بە ڕۆژووە بم ئەوی تریان وتی من ئیتر حتا بتوانم شەو نوێژی یەکەم قەت شەو ناخەوم یەکێکی تریشان شتێکی تری وت و ئاوای تر ڕیوایەتەکان جیاوازن بەڵام کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەڕایەوە بۆ ناو خێزان و ماڵەکەی وتیان ئەی پێغەمبەری خوا سێ و چوار کەس هاتن ئاوایان وتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو بۆ ناو مزگەوت و داوای لە بیلال کرد مسلمانان کۆ بکاتەوە و چووە سەر مینبەر سەحابەکان ئەڵێن ڕۆژ هیچ ڕۆژێکمان نەبینەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی ئەو ڕۆژە تووڕە بێ و ڕەنگی تێکچێ چونکە ئەمە یەکەم بیدعەیە سەر هەڵبدا لە ئیسلامە کە تۆ وابزانی شتێکەکەی لە پێغەمبەر زیاتر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووە سەر مینبەر و فەرمووی مسلمانان من لە ئێوە زیاتر لە خوا ئەترسم و لە ئێوە زیاتر تەقوای خوا ئەکەم چونکە خوا بۆ ئەوە دروستمی کردووە یعنی منی ناردووەم لە هەمووتان زیاتر خواپەرست بم لە هەموو زیاتر تەقوا دارتر بم ئیشی پێغەمبەر ئەوەیە یعنی خوای تعالی پێغەمبەری تایبەت کردووە بۆیە هەر کەسێک وابزانێ لە من زیاتر عیبادەتەکە یعنی ئەو ڕێگایی کە گرتوێتە بەر لە من زیاترە بەخواوە لی تێک چووە من ئاوا ڕۆژوەگرم یعنی ڕەمەزانەوە جیایە بەس کاتەکانی تر جارجار ئەیگرم و جارجار نایگرم ئەمە سنەتی مەزبوطی مرۆڤایەتیە شەو نوێژیکردن جارجار ئەخەوم و جارجار شەو نوێژیەکەم و ژنیش ئەهێنم ئەخرێکیان وتی من تر ژن نایەنم وتی تر تەواو بن ژن نایەنم هەر خەریک عیبادەتەوەم ژن مەشغوڵمانەکە عایلە و خێزان مەشغوڵمانەکە فەرمووی ژنیش ئەهێنم ئەمە ڕێبازی منە هەر کەسێ لە ڕێبازی من لابدا لای داوە ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم ئێمە بیزانین کەوابوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشترین مەخلوقە لە پەیوەندیکردنیا لەگەڵ خوای پەروەردگارە داواکارم خوای پەروەردگار بخاتم ناوە جوانەکانی خۆی ڕەحمانێ بکە عیبادەتمان قبوڵ بکە یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە شوێنی ڕێبازی پێغەمبەرەکەت ئەکەوین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت سەرمان لێ تێک نەچێ گومڕا نەبین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە هەر کەسێ احتیاجێکی و نوقسانیەکی یا ڕەبی خوایە بۆی جێبەجێ بکەی یا ڕەبی موسڵمانێک کێشەی هەیە و داوا لە ئێوەی بەڕێزەکە کە دوعای بۆ بکەن و من دوعاکەم ئەڵێم یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کێشەکەی حەڵکەی چارەسەریکەی خێری دین و دنیای تێ بخەی بۆی ئێوەش ئامین بکەن یا ڕەبی خوایە هەر مسلمانێکی تر لە هەر شوێنێکا کێشەیەکی هەیە ئێمە دوعای بۆ بکەن کە خێری دین و دنیای تێ بخەی بۆی یا ڕەبی کوردستان لە بەڵا مصیبەت بە دوور بگری ڕەحممان پێ بکەی ئیسلاحی حاڵمان بکەی ئامین آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خۆشەویستەکانم لە معاملەی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەگەڵ خوای پەروەردگاریە خوای تعالی ئەو پەیامەی کە داوێتێ پێغەمبەر صلى الله عليه وسلم گەیاندوێتی بەبێ نوقسانی بلغ الرسالة وأمانتكي جيان دشيوني خوي ببي نقصاني وأدى الأمانة ونصيحة آموشقاري إيمي مسلماني كد بجواني ونصح الأمة وحتى بتواني لبيناوي أم دينا كوششي كد ببي أوي إسراحتك حتى وفاتي كد وجاهد في الله حق جهاده لبنو خوشي بسكانم بيغمري خواه صلى الله عليه وسلم أوي كخوا بيدابو جيان دي وكو خوي لەلایەکی ترەوە معاملە و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئێمەیە لەگەڵ ئێمەی مرۆڤە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا معاملەی چۆن بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کەسێکیش ئەو نەی پێغەمبەر نەبووە هیچ مرۆڤێک من ئەمە تەحەدایە بۆ مولحیدەکان تەحەدایە بۆ ئەوانەی ئەصحابی دیاناتی ترن کە دەستکاری کراون
بە مەسیحێتەوە بە یەهودیەتەوە بە بوذیەتەوە بە گاپەرستیەتەوە هەمووی تەحەدایە ئەم قسەی من تەحەدایە ئەگەر پێش من خەڵکتر کردبێتی من نازانم بەس من تەحەداکەم وەکو کەسێک کە پسپۆڕم لەو وارە لە بواری دیندارێتی لە بواری شریعەتی ئیسلام وەکو کەسێکم کە لەخوا بەزیابێ بە فەزلی خوا چارەکە سەدەیەکە بەسەرەوە من وتاری جمعە ئەدەم و کتێب ئەنووسمەوە و ئەوەی لە توانامە هەبێ خوێندمەتەوە و هەوڵم داوە بیگەێنم بە پێی توانای خۆم من تەحەدا ئەکەم ئەڵێم هیچ مرۆڤێک نییە لەسەر ڕووی زەویە ئەوەی لەبارەی ژیانیەوە باس کرابێ یعنی هەر لە وردەوە تا گەورە ورد و درشتی ژیانی تۆمار کرابێ جگە لە محەممەد صلی الله عليه وسلم نەک هەر لە زمانی قەدیمە بەڵکو لە زمانی تازەشە بەڵکو لە زمانی ئەنتەرنێتە لە زمانی فەیسبووکە لە زمانی ڕاگەیاندنی پێشکەوتووە یەک ڕئیسێکم پێ بڵێن یەک پیاوێکی گەورەم پێ بڵێن یەک مەسئولێکم پێ بڵێن هەموو شتێکی ژیانی باس کرابێ چۆن نەچێتە سەر ئاو چۆن توالێتەکات چۆن خۆی پاکەکاتۆ چۆن نەچێتە لای خێزانەکانی چۆن معاملە لەگەڵ خێزانەکانی ئەکا لە غورفەی خەوتنە پاشان لە ناو ماڵە پاشان لە دەرەوە پاشان چۆن معاملە لەگەڵ مناڵە ئەکا لەگەڵ گەورەیە ئەکا لەگەڵ پیرە ئەکا لەگەڵ پیرەژناکە نییە شتی وا هەر نەبووە شتی وا هەر نەبووە ئەوانەی کە ئەمڕۆ تازە سەریان لە کون دەرکردو و دژایەتی پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم والله خۆشەویستەکانم طبعا من متابعیان زۆر ئەکەم بە عەرەبەکانیانەوە بە کوردەکانیشانەوە هەموو حەسادەتە و دەستە دروست کراون بۆ دژایەتیکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دژایەتیکردنی مسلمانان و ئەم دینە پاکە کە مسلمانان لەسەری هەمووی حەسادەتە خۆشەویستەکانم والله دژمنان حەسادەتمان پێ بن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبووە وەکو ئەو معاملەی لەگەڵ خێزانیە لەگەڵ ژنەکانیە لە ناو ماڵە معاملەی ناو ماڵ من زۆریم باس کرد لە وتارەکانی پێشووە پرسیاران لە دایکی عایشە کرد فەرموویان دایکی ئیمانداران تۆ لە هەموو کە زیاتر لە پێغەمبەر نزیک بووی چونکە خێزانی بووی و بەردەوام لەگەڵ یا بوویتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوشتی چۆن بۆ ڕەوشتی فەرمووی قورئانتان خوێندوتەوە وتیان بەڵێ فەرمووی هەر قورئان بووە و تطبیقی کردووە لایەنی قورئان با بڵێن ئەو قورئانێکە هەیە لایەنی خوێندنەوە نەزەریەکەیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لایەنی تطبیقیەکەی لایەنی عەمەلیەکەی بە جوانترین شێوە تطبیقی کردووە قورئانێک بێنە زیندوو قورئانێک بێنە بیکە بە بەشەرێک پێغەمبەرە صلی الله عليه وسلم و بەشەر الله أكبر الله أكبر تماشاکەن قورئانێک بێنە بیکە بە بەشەرێک بەرگی بەشەرەتی بکە بەریا محەممەدە صلی الله عليه وسلم كان خلقه القرآن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین سەرمەشق بووە بۆ کۆمەلگاکەی وەکو مرۆڤێک تاکێک لە ناو کۆمەلگا وەکو بەرپرسێک لە ناو کۆمەلگا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دەمچاوێکی گرژ و درژ نەچۆتە دەمی خەڵکیەوە بەڵکو بە پێکەنینەوە بە زەردەخەنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر لەگەڵ مناڵێکە مناڵی معاملەی مناڵانەی کردو لەگەڵ پیرێژنێکە لەگەڵ پیرە پیاوێکە يعني مناڵێک تەیرێکی بەدەستەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڕوا لەگەڵ يعني یاریەکە وەکو یاری لەگەڵ مناڵێکە دوای ئەوە کە تەیرەکەی ئەمرێ وە بخەمبارە ئەچێ لە پاڵێ دانشێ وەکو چۆن سەرخۆشی لێ بکات لە تعزیەکەی دانیشتە بێ کەسێک وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هەموو ئەمانەتەی لەسەر شانوە بۆ مناڵێکی لەبیر نەچووە مناڵێکی مسلمانی لەبیر نەچووە بۆ ئەوەی ئێمە فێر بکا ئێمە چەند بەرز بین چەند گەورە بین هەر مرۆڤێکین لە مرۆڤەکان و تێکەڵ بە کۆمەلگای لە خۆشی و ناخۆشی مسلمانانە لەگەڵیانە بووە لە هەموو قەزایایەکە یەک قەزیە و کێشە نەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی لێ شارد بێتەوە ئەمجا ئەمە نەک بەس تەنها بۆ ملەتێک ئەو لە ناوێ نەژیاوە کە عەرەبە بەڵکو بۆ هەموو ملەتەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانەی بە چواردەوریان فارسی تایە کوردی تایە تەسەوڕەکەن ئێمە سەحابەمان هەبووە کورد بۆ چۆتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لا مجلسی پێغەمبەر چۆکی دادا و دین فێر بووە و گەڕاوەتەوە بە وڵاتی خۆمان و پاشان دینی گەیاندووە فارسی تیا بووە ڕۆمی تیا بووە حەبەشی تیا بووە ڕەشپێسی تیا بووە سپیپێسی تیا بووە ئەنواع و ئەشکال لە خزمەت پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم کەس هەستی نەکردو لە ویتریان کەمترە تەسەوڕەکەن ئیسەی ئێمە ئەڵێن ئەبوو بەکر وا عومەر وا عوسمان وا ئەوانە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر و عوسمان و ئەمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر وەکو سەحابەکان تر معاملەی لەگەڵیان کردووە ڕاستە ئەوان خۆیان گەورە بوونە ڕاستە ئەوان زیاتر
هەوریان داوە بۆ ئیسلام بەس معاملەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرچاوی سەحابەکانە هەر بە هەمان شێوە وەکو بیلال سەیریانی کردووە. ئەو ئەبوو ذەر نییە، یەک قیمەی ئیسلامە ئەبوو ذەر لە ئەوائیلی ئیسلامە، ئەوە تا لەگەڵ بیلالە کێشەیەکی بێت جوێنێک بە بیلال ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەبوو ذەر هێشتا نەفامی تایە، هێشتا تۆ نەفامی تایە چۆن قسە بە بیلالەکەی لەبەرەوەی چی ئەسمەرە. نازانم يعني ئەمە لە کیا هەیە چۆن هەیە نازانم، يعني بڕۆن تەماشاکەن تەماشای تاریخ و مێژوو بکەن بەس لە پێغەمبەرەکانە ئەم سیفەتە نەبووە، لە محەممەدیشا صلی الله عليه وسلم لە هەمویان زیاتر بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو کۆمەلگایە ژیا وەکو قائید وەکو سەرکردە وەکو ڕێنماییکەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ڕئیسەکان قائیدەکان ڕابەرەکان ئەیانوێ باشترین کەس بن باشترین ڕابەر بن بڕۆن لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فێر ببن. ئیسا ئێمە سەرکردەکانمان زۆر جار باسی ئێواکەن کاکە با ئێمە چاکسازی بکەین، پرۆژەی چاکسازی ئیسلاح چاکسازی. طبعا من ناشکێنمەوە و دەستخۆشیشیان لێکم کە ئەو پرۆژانیان هەیە، بەس ئەگەر بیان هەیە پرۆژەکەیان سەرکەوتوو بێ بشنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن خوا پێ فەرمێ ئین ئوریدو إلا الإصلاح ما استطعت وما توفيقي ولا اعتصامي إلا بالله. بڕۆن بزان پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ئیسلاحی کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا ئێمەی فێر کردووە کە ئیسلاح و چاکسازی لەسەر عەقیدەی پاکەکرێ، لەسەر بیر و باوەڕێکی پاکەکرێ، لەسەر ئەوەی کۆمەلگا لەسەر ئەخلاق و ڕەوشتێکی پاک. براینە من ئێستا با بڵێم ئیسلاح چاکسازی ئەگەر ئێوە ئەخلاقی چاکسازیتان لەتیایە دروست نەبوو بێ، کۆمەلگاکە کۆمەلگایەک بە ئەخلاق نەبێ، چاکسازی لەکیا دروستەکەی؟ تۆ لە خۆت وە خوارۆ دزیەکە. من ئەمە چاکسازی بکەم ئەی من لە دوای خۆمەوە بەڵکو حیمایەکەی خۆم بەڵکو وەزیرەکانم بەڵکو چواردەورەکەم هەمووی ڕەشوەخۆر و بەرتیلخۆر و دز بێ و گەندەڵ بێ جۆن ئەکرێ. بەوانە چاکسازی ئەکرێ. چاکسازی بە کۆمەلگایەکە کرێ لەسەر عەقیدەیەکی پاک، لەسەر بیر و باوەڕێکی پاک ئەو کۆمەلگایە دروست کرا. پێغەمبەر صلی الله علیه وسلم کردو. بۆیە وەلەکم لە کۆتاییە ئەڵێم وەلەکم سورەتی ئەحزاب ئاەتی 21 بچتۆن لە ماڵ تەماشایکەن و بڕۆنە خزمەتی و تەفسیرەکەی ببینن. وەلەکم فی رەسوول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.